گەندەڵی هەڕەشەیە یا خزمەت نەکردنی خەڵک و هەوڵاتی خۆت بە شێوەی ڕێپێک هەڕەشەیە یاسا سەروەرنەبوون هەڕەشەیە یعنی ئەمانە بەڕاستی یعنی ئەمن پێم وایە ئەوە هەڕەشن کاتێک تو وڵاتیش تۆکمەتە بێ بە دامەزاوایی کرا بێ خەڵکە دڵی پێخۆش بێ کاکە سەدا هەفتای زیاتر لە هەڵبژاردنی ڕابردوو دەنجیان نەداوە هەنەسون دەنگدان ئێمە بێمەتمانە بوون و بە هیوابوونی خەڵک نییە لە پرۆسی سیاسی و لە حکمڕانی و لە دەسەڵاتی هەرێمی کوردستانە نابێ بێ ئەم خەڵکە ئاشکری بڵێن کاکە وەرن فەرموو کاکە خەڵک ئێوە چیتان پێ باشە بۆ یەک جاری ئێمە لە خزمەتتان داین و با بەم شێوەیە بێ باوا بێ سقەی دەیانی خۆی ئەم دووە بەڕاستی تاوانباری سەرەکی ینی بەرپرسیار لە کەم و کوڕی لە گەندەڵی لە یاساشکردنی لە هەرێمی کوردستان بەڵام چێ دەسەڵاتی زیاتری هەبێ جومگە هەستیارەکانی زیاتر بەدەست بێ ئەگەر کەم و کوڕی بێ ئەو زیاتر بەرپرسیارە بۆ تاوانبارتریشە بەم پێ خۆمە 100,000 گوتمانە بەم پێ بێ پارتی تاوانبارترە ئینجایەکێتی نەمان شاردەوە بەڕاستی مەسەن کاتێک باسی کەم کوڕەکان دەکەین هەندێک بەڕێز باسییان کردیانی گەشتبینی و تەفاول کاکە من 1,000 ینی حەز دەکەم ئێستا هەرێمی کوردستانە زۆر بەهێز بێ زۆر بەدامەزاوایی بێ زۆر یاسایی تێدا سەروەر بێ زۆر خزمەت گوزار بێ بەس دەتوانی قەنەعەت بم بکەی نەخۆشێک لەوێ بێ چاوێکی کوێر بێ گوێیەکی کەڕ بێ زمانی لاڵ بێ بشەلێ لاقی تەواو نەبێ بڵێ دەبێ پێی بڵێ وەڵایی ئەوە کەسێکی زۆر تەندروستە ڕێکوپێکە لە وڵاتان بە دەستوور ڕێکخراوە دەڵێ ئۆپۆزیسیۆن لە سەرۆکایەتی پەرلەمان دەبێ لیژنە هەستیارەکانی پێدەدرێ بەزدا ئێمە وایە ئایا ئۆپۆزیسیۆن کاتێک کە کاری کردووە لەگەڵ ناڕزایی خەڵک بووە ینی لەگەڵ کێشە و گرفتەکانی خەڵک بووە هەرشەی لێکراوە جلەی پێدراوە لێی دراوە پەرلەمانتار بووە یعنی ئایا ئۆپۆزیسیۆن بوون لە وڵاتە بەم شێوەیە ئاوا دەکرێت ئەوەی کە پێمان کرابێ هەمیشە گوتمانە ئێمە کاتێک لە دەسەڵات بین مافی خۆمانە کە باسی ئەوە دەکەین کە چیمان کردو لە دەسەڵات دەستکەوتەکانمان هەنگاوەکانمان کاتێک ئۆپۆزیسیۆنی بەڕاستی ئەچی ئۆپۆزیسیۆنی جێبەجێ دەکەین